بەرەبەیانی ڕۆژی هەینی 19 ئایاری 2017 نەوشیروان مستەفا ئەمین ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان دوای ململانی سەختی لەگەڵ نەخۆشیەکەی لە ناو ماڵەکەی خۆی لە گردی زەرگەتەی شاری سلێمانی کۆچی دوایی کرد. بڵاوبوونەوەی هەواڵی کۆچی دوایی نەوشیروان مستەفا وەک سەرکردەیەکی دیاری ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد نیگەرانی خۆڵی لای هەمووان دروست کرد، بە تایبەت لای ئەندامان و هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی کۆچی لە ناکاویدا وتەبێژی بزوتنەوەی گۆڕان هەواڵەکەی پشڕاست کردەوە و لەوبارەیەوە لێدوانێکی فەرمی بڵاو کردەوە و پرسەی ماتەمینی بزوتنەوەکانی ڕاگەیاند و وەک ڕێز و وەفایەکیش بڕیاریاندا ئاڵای سەرمەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان دابگرن. لە دوای کۆچکردنیشی تەرمی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەمان ڕۆژ بە بەشداری ژمارێکی زۆر لە لێپرساوانی حکومی و حزبی و لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەری بەرەو نەخۆشخانەی فاروق لە شاری سلێمانی بەڕێکرا. پاژمانەوەی تەرمەکەی لە نەخۆشخانە ڕۆژی 20 ئایار سەعات 10 سەر لە بەیانی لە ڕێوڕسمێکی فراواندا بە بەشداری هەزاران کەس لە دۆست و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان و نوێنەری حزب و لایەنەکان و سەرکردە و لێپرساوانی حکومی و کەسایەتیە سیاسیەکان لە سەراستی هەرێمی کوردستان و عێراق لە گردی زەرگەتە لە شاری سلێمانی تەرمی نەوشیروان مستەفا لەسەر وەسێتی خۆی بە خاک سپێدرا. کۆچی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بێزاری و ماتەمی لای زۆرێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کرد. بە جۆرێک گوێڕایەوەی بەڕەسمی ڕێوڕسمی پرسەی ماتەمینی بۆ ماوەی 2 ڕۆژ لە شاری سلێمانی بۆ دانرا و تێیدا زۆرێک لە لێپرساوانی سیاسی لە سەراستی گیان و عێراق و هەرێمی کوردستان بەشداریان کرد. لە شاری هەولێر و لە بەغداش پرسەی ماتەمینی بۆ نەوشیروان مستەفا دانرا. لە هەمان کاتیشدا وڵاتیان و چین و توێژە جیاجیەکان لەلایەن خۆیانەوە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پرسەیان بۆ لە دەستدانی ئەو سەرکردەیەدا دەنا. تا ئێستاشی لەگەڵدا بێت پۆل لە کەسایەتی و سەرکردە و هاوڵاتیان و چین و توێژە جیاجیەکان ڕوو دەکەن ئارامگەی نەوشیروان مستەفا لە گردی زەرگەتەی شاری سلێمانی و تاجەگوڵینەی خۆشەویستی لەسەر گۆڕەکەی دادەنێن و هاوخەمی خۆیان دەردەبڕن. یادکردنەوەشی دوای 40 ڕۆژ لە کۆچکردنی لە کاتێکدایە هێشتا ئەو ناسۆرە گەورەیە لە لای هەموو ئەوانە کۆتایی ناتووە کە ئەو سەرکردەیان خۆش دەویست و فەرمێسکی خەمیان بۆ ڕشتووە. سەرکردەیەک کە تەمەنی 73 ساڵی خایاند و 56 ساڵی تەمەنی بۆ خزمەتی کورد و ڕێگای ڕزگاری کوردستان و ئازادی تاکی کورد تەرخان کردووە. دلێر کەمال، کورسات نیوز.